کاگە کامیل لە سەقزەوە لە نامەیەکدا نووسیویەتی لەو ڕۆژانەدا کە مەسعود پزیشکیان سەرۆکۆمار بە بۆنێ ڕۆژی مامۆستا لە وتارەکانیدا باس لە پێگەی بەرزی مامۆستا و هەوڵە بێوشانەکانیان دەکات، هاوکار لە دەستگای دەوڵەتەکەیدا وەزارەتی ئیسلاحات خەریکی دروستکردنی دۆسیەیە بۆ ئەو مامۆستا و کرێکارانەی کە لە کۆبوونەوە ناڕزایەتیەکاندا بەشداریان کردووە. مۆدای نێوان ڕێزلێنانی بێناوەڕۆک لە مامۆستایان و سەرکوتکردنی ڕاستەقینەیان تەنیا چەند کورسیە لە دانیشتنی دەستەی دەوڵەت، شوێنێکە سەر و کۆمار ستایشی مامۆستایان دەکات و لە هەمان دانیشتندا وەزیری ئیسلاحات بۆ هەمان مامۆستایان حکمی دەستگیرکردن، زیندان، دوورخستنەوە لەسەر کار دەکات. هەواڵەکان سەبارەت بە مامۆستایانی دەستگیرکراو تەنیا بەشێکی بچووکن لە ڕاستی تاڵی سەرکوتکردنی مامۆستایان لە ئێران. زۆرێک لە مامۆستایانی ناڕازی هێشتا لە دەست بەسریدان، لە زینداندا لەژێر فشاردان و سزای قورس دژی ئەوان دەرچووە یان لە حاڵی دەرچووندایە. زۆرێک لەم مامۆستایانە تەنیا بەهۆی داواکردنی مافی پیشەییان و ناڕزایەتی ئاشتی خوازانە ڕووبەڕووی تونترین هەڵس و کۆسەکان بوونەسەوە. لە کاتێکدا دەسەڵات بە شێوەیەکی نمایشی ڕۆژی مامۆستا بەرز ڕادەگرێت، ڕاستی شەقامەکانی شارەکانی ئێران شتێکی دیکە نیشان دەدەن. هەڵسوکەوتی توندی هێزانیەکان لەگەڵ مامۆستایان، دەستگیرکردنی بەرفراوانی چالاکوانانی پیشەیی و فشاری لەسەر خێزانەکانیان پێمان دەڵێ لەم دەسەڵاتەدا نە مامۆستا ڕێزی هەیە و نە ئاعتراز بە دۆخی ژیان ڕێگە پێدراوە. ئەم ڕاستیە کاتێک ئاشکراتر دەبێت کە سەرۆکۆمار باس لە پایەی مامۆستا دەکات، بەڵام هیچ کاردانەوەیەک بۆ کردداری سەرکوتگەری وەزیری هەواڵگری خۆی نیشان نەدات. وەزیرێکە لەژێر فەرمانی دەوڵەتی ئەودایە و لە تەنیشتی ئەو لە دانیشتەکانی دەستەی دەوڵەتدا دادەنیشێت. پزیشکیان دەبێت وەڵام بداتەوە بۆچی مامۆستایانی ناڕازی دەستگیرکراون. ئەم کەسانە دوژمنی دەرەکی نین، ئەوان مامۆستایانی هەر ئەم وڵاتن کە بە کەمترین موشە خەریکی پەروەردەکردنیەوەی داهاتوون. لەم نێوانەدا کێشەکە تەنیا سنووردار نییە بە وەزارەتی ئیسلاحات. لەم دوایانەدا وەزارەتی پەروەردە و فێرکردن ڕێکەوتنێکی لەگەڵ هێزی انتزامی واژۆ کردووەکە زەمینە سازە بۆ چوونە ناوەوەی پۆلیس بۆ قوتابخانەکان بۆ سەپاندنی حەجاب و کۆنتڕۆڵکردنی قوسابیان. هەنگاوێکە قوتابخانەکان دەکاتە پادگان. ئەگەر دەوڵەت لەگەڵ ئەم بڕیارەدا ناکۆکە بۆچی ڕێگری لێ ناکات؟ چۆن دەکرێت وەزارەتخانەیەکی سەربەخۆ لە دەوڵەت کارێکی وە بکات؟ لە کاتێکدا وەزیری پەروەردە و فێرکردن ئەندامی دەوڵەتە و لەژێر چاودێری سەرۆکۆماردا چالاکی ئەکات. ئەم هەڵوێستە دووفاقیە سەبارەت بە حیجابی زۆرەملێژ دەبیندرێت. پزیشکیان لە کاتی هەڵبژاردنەکاندا بەڵێنیدا بۆ هەڵوەشانەوەی حیجابی زۆرەملێ هەوڵ بدات، بەڵام ئەمڕۆ نەک تەنیا ئەم بەڵێنە جێبەجێ نەکراوە، بەڵکو پەیامی هەڕەشە و سزا و ڕاگررتنی ئۆتۆمۆبیل بەهۆی بێحەجابی لە سەراسەری وڵات بەردەوامە. دەوڵەت لە جیاتی هەڵوەشانەوەی ئەم سیاسەتە خەریکی داڕشتنی لایحەیەکی نوێیە بۆ چەسپاندن و نۆسینەوەی هەمان یاسای پێشوو، واتە لە جیاتی لابردنی یاسایەکی کۆنەپەرستانە بە دوای بەرهەمهێنانەوەی بە زمانێکی دیکەیە. لە بواری فیلترینگیشتا دۆخێکی هاوشێوە زاڵە. بەڵێنەکانی سەرۆکۆمار بۆ لابردنی سنوورداریەکان لەسەر تۆڕۆکۆمەڵایەتیەکان هێشتا بەدی نەهاتووە. ئینستاگرام، تەلەگرام، یوتیوب و پلاتفۆرمەکانی دیکە هێشتا فیلترن و دەوڵەت وەڵامێکی ڕوون ناداتەوە. کاتێک ڕۆژنامە نووسێک لە وتەبێژی دەوڵەت سەبارەت بە کاتی لابردنی فیلترینگ دەپرسێت، وەڵام دەبیستێت کە ئێمە بە لوتفی خوددا هیوادارین، وەک ئەوەی ئەرکی دەوڵەت تەنیا بە دوعا سنووردار بوو بێت. لە بابەتی بەندەر عەباس و تەقینەوەی کوشندەی لەو بەندەرە تافرۆشتنی نەوت لەلایەن سوپاوە و دەرچوونی ئەم بوارە گرنگە لە کۆنتڕۆڵی وەزارەتی نەوت هەمویان نیشان دەدەن کە سەرۆکۆمار نەک تەنیا لە بواری سیاسی دەرەکیدا، بەڵکو تەنانەت لە بەڕێوەبردنی ناوخۆیشدا بەکردەوە دەسەڵاتێکی نییە. نە لە بەرامبەر سوپادا، نە لە بەرامبەر ڕابەریدا، نە لە بەرامبەر وەزیرەکانی خۆیدا. و لە ڕاستیدا بەشێکی جیانەکراوە لە هەمان سیستم و دەسەڵات، شتێکە بەشی زۆری خەڵک زۆر پێشتر باسییان دەکرد و هەر بۆیە شانەوەی هەڵبژاردننی بە سەرۆکۆماریان ڕستوا کرد. لەوەها دووخێکدا ئەو مامۆستایانەی کە بۆ مافی خۆیان ناڕزایەتی دەردەبڕن دەستگیر دەکرن. ئەو ژنانێکە بۆ ئازادی پۆشاک هەوڵ دەدەن هەڕەشەیان لێ دەکرێت. ئەو کرێکارانەی کە هاواری ژیان دەکەن ڕەوانەی زیندان دەکرێن، دەست هەڵ ناگرن. حەق ئەگەر وەرگرتنیە ئەم خەڵکە بڕیاریان داوە کە حەقی خۆیان وەرگرن.